نزیک دەبینەوە لە مانگی حوزەیران و تاوەکو ئێستا موچەی مانگی نیسانی فەرمانبەرانی کەرتی سەربازی هەرێمی کوردستان دابەش نەکراوە. بۆ ئەمەش پەنجەی تۆمەت ئاراستەی بەرپرسانی هەرێم دەکرێت بەهۆی جێبەجێ نەکردنی بڕیار و پابەندیەکان و ڕادەست نەکردنی داهاتەکان. بەپێی زانیاریەکانی پەیام یەکێک لە هۆکارەکانی نەناردنی موچەی هێزە ئەوەیە کە وەزارەتی دارایی هەرێم لیستی ناوی هێزە بە شێوەی کۆد بۆ بەغداد ناردووە و وەزارەتی دارایی عێراقیش جەخت دەکاتەوە لیستێکی بەدەست بگات کە ناوی تەواوی موچەخۆرانی تێدا بێت. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم تا ئێستا ملیان بۆ ئەم داواکاریە نەداوە. ئەوەشی پەیوەستە بە هێزە ئەمنیەکان تا ئێستا لیستی ڕادەست نەکردووە. سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاماژەی بەوەدا حکوومەتی هەرێم داواکاریە یاسایەکانی بەغداد و بڕیارەکانی دادگای فیدراڵی تایبەت بە بانکیکردنی موچە و ڕادەستکردنی داهاتە نانەوتیەکان وەک خۆی جێبەجێ نەکردووە. بەو هۆیەشەوە کێشەی موچە بەردەوام دەبێت و بە چارەسەر نەکراوی دەمێنێتەوە. سەرەڕای ئەوەی لە 21 شوباتی ئەم ساڵەوە دادگای فیدراڵی ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ململانی و ناکۆچەکانی نێوان بەغدا و هەولێر دوور خستەوە و مەرجی بە بانکیکردنی موچەی دانا، بەڵام هێشتا بێنەوبەردەی نێوان تەوتین و هەژماری من تەواو نەبووە و لەو نێوەندەشدا فەرمانبەر و موچەخۆران بە نیگەرانیەوە چاوەڕوانن. سۆران عومەر ئاماژەی بەوەدا وێڕای ئەوەی بڕیار بوو بانکی بازرگانی عێراق TBI دەست بە پرۆسەی بە بانکیکردنی موچە تەوتین بکات و 900,000 موچەخۆری هەرێم هەژماری بانکیان لەو بانکە بۆ دروست بکرێت. بەڵام تاوەکو ئێستا ناوی کەمتر لە 900 موچەخۆری هەرێم بۆ ئەو بانکە نێردراوە. لەو بارەوە ڕاشی گەیاند حکوومەتی هەرێم نایەوێت تەوتین بکرێت و تا ئێستا پابەندی بڕیارەکەی دادگای فیدراڵی نەبووە و دەیەوێت بانکی TBI لە چوارچەوەی پرۆژەی هەژماری مندا تەوتینی موچە بکات. ئەمەش لای ئەو بانکە عێراقیە ڕەتکراوەیە. یەکێکی دیکە لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ڕادەستکردنی داهاتی نانەوتیە. بە پێی مادەکانی 21 و 29 یاسای کارگێڕی دارایی عێراق جگە لە داهاتی چەند وەزارەتێکی خزمەتگوزاری و لە سەدا 50 باج و گومرگ پێویستە حکوومەتی هەرێم کۆی داهاتە نانەوتیەکان ڕادەستی حکوومەتی فیدراڵی بکات. بەڵام بە وتەی سۆران عومەر حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بەنیازە 100 ملیار دینار وەکو نیوەی داهاتی دەواازە سنووریەکان و باجی 2 مانگ بۆ بەغداد بنێرێت. بەڵام ئەوەش قبول ناکرێت. ملنەدان و بێباکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حەپەلوشکردنی داهاتە نەوتی و نانەوتیەکان لەلایەن حکوومەتی ماوە بە سەرچووەوە باری سەرشانی هاوڵاتیانی قورس کردووە و پێگەی قەوارەی هەرێمی سووک کردووە. ئەوەی لە میراتی ململانێ حزبیەکانیش بۆ خەڵک دەمێنێتەوە تەنیا ئازار و مەینەتی و خەمی باری قورسی ژیانە.